سێم ئەمانە بە زەبری هێز دەستگاکانی یاسادانان و حکمڕانی و داوەری و ڕاگەیاندن و فێرخوازی و ئەوانی تریان هەموو زەوت کردو بۆ حیزبیش لە خزمەتی بنەماڵەکەیە. ئەمەش دیسان بەڵگە نەویستە من وەکو چۆن ئەڵێن شاعر بەسەوەی خاتۆ پێشچاوتان کە شعورتان پێشک هەری خاتۆ بیرتان ێستا تەکید منش ئەم نقطەی هەری خەمە بیرتان هەمووتان نەیزان کەس پارتی ناخوێنێتەوە پارتی ئێستا بڵێ پارتی دیموکراتی کوردستان یان قابل و زەمانە هاتوێتەوە خەڵک کەوادری پارتی لەسەر پارتێتی پەروەردە و لەسەر فکری دیموکراسی و مافی مرۆڤ ئەوانە تەواوانە نەماوە سەنەمێک هەیە یعبەد من دون الله کە پێوترە مەسعود بەرزانی و ئالی بەرزانیش لە زەمنی ئەو معبەدانن ئەو بتانەی تر لات و عوزا و مەنات و ئەوانەی تر کە دانراون لەو شوێنە لەبەرەوە ئەوانە بە زەبری هێز هاتوونەتە پێشەوە دەستگاکانی ئیدارەی دەوڵەت و ئاڕاستەی کۆمەڵگەیان هەموو گرتو ئیدارەی دەوڵەت لە پەرلەمانەوە لە دەستور و پەرلەمان یاسا لە حکمڕانی تعلیمات دەرکردن لە داوەری لە دانانی داوەرەکان لە تەدەخل لە ئیشیان لە هەڕەشەکردن لە محامی لە کۆنتڕۆڵکردنی هەموو شتێک پاشان فێرخوازی دانانی ئەو منهەجەی کە تەمجیدی بتەکانی ئەوانەکە و تاریخی خوێناوی ئەوان کە بۆمانە گۆڕە بە تاریخێکی گوڵ و ڕێحانە و هەروە دەستگاکانی تری کۆمەڵگەی مەدەنی کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هیچیان ناتوان موافقت ئیلا ئەبێ لە پاراستن و لە دەستگای زانیاریەوە وەربگرن یا لە واجهەکانیان کە پێوترێ ئاسایشی هەرێم لەبەرەوە ئەم دوو حیزبە تاغوتیە بە زەبری هێز هەموو ئیدارەیەکی دەوڵەتیان کۆنتڕۆڵ کردو پەرلەمان وەکو لیژنەیەک وایە لە مەکتەب سیاسیەوە تەعین کراوێ بۆی ئەندامانی پارتی ناتوانن مەشروعێک تەئیدکەن یان مەشروعێک بێنن بۆ پەرلەمان کە مەکتەب سیاسی نەیداوێ کەوابوو ئێستا ئەبێ ئەمەشمان لا بەڵگە نەویست بێ خۆڵ نەکەنە چاومانە بکە بڵێن ئیدارەی دەوڵەتیە هەر میلیشەیەک بە هەتا حکمی بکردە هەر ئەوانە کرد متەسەورەکەم خەزعەلیش بێ بۆ کوردستان حکم بکە هەرم ئیدارانە دروست دەکە چکەمانە دیکۆرێکن چاو پڕەکەنەوە و بە تایبەتی کوردایەتیوانانی عالەمانیش یانێ بە غەرب بڵێن ئەوە تایمە سیستمی دەوڵەتیە بین بەڕێوە بەڵام غەربیش هەمویان نەزانن کە ئەوانە چین ئەوانی تەعاملیشیان لەگەڵەکەن تەعاملیان وەکو شەریکە دز لەگەڵک غەرب ئەوانەی کە نەوتەکە ئەکڕن لە پارتی ئەزانن پارتی عایلەیەکی دزن مەبەستیشم تەبعا بارزانی نییە وەکو عەشرەت کە دایمەوە تەئکید دەکەمەوە ئێمە مەبەستمان نە لە عەشیرەتی بەرزانە نە لە عەشیرەتی تالیبان و تەکیەی تالیبان مەبەستمان ئەم دوو خانەوادە حەقیرن کە دەمیان ژەنیوەتە خاک و خوێن و خەڵک و خەباتی ئەو میلەتەوە خانەوادەکە جنا لە بەرزانیانە هەزاران شەریف و جوامێر و پیاوی دیندار و بە ئەدەب و خاوەن قیەمی تایە تالیبانیش بە هەمان شێوە عەشیرەت و تەکیەکەشی هەزاران پیاوی جوامێر و دیندار و سەخی و ئینسان دۆستی تایە بەسمان لەم دوو خانەوادە خۆیانە بۆیە ئەبێ قەناعەتمان ئەمەشمان لا بێ بە بەڵگە نەویست یەکەم هەڵبژاردن ئالەتی گۆڕان نییە دووەم تاغوتانی حکم نە دیندارن لەخوا بترسن نە دیموکراسین مافی مرۆڤ ڕەچاو بکەن نە قەومین تا کوردایەتیان لەبەرچاو بێ نە عەشایرین هەتا شتیان پێ عەیب بێ سێهەم ئەمانە بە زەبری هێز دەستگاکانی تەشریع و یاسادانان و حکمڕانی و داوەری و ڕاگەیاندن و فێرخوازی و هەموو دەستگاکانی تری دەوڵەتی و هەروەها ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیان هەمووی بەهێز بە زەبری هێز کۆنتڕۆڵ کردو